بەڕێزان گەورەترین هەڵا لە لەبەرکردنی زانیاریە ئەوەیە کاتی زۆر بێ بە زانیاریەکە. لەوە چێ بڵێ ئێ باشە کاتی کەم فریان ناکۆم لەبەریکەم، دڵنیا بن کاتی کەم بە زانیاری ئەوە قازانجتە. یعنی چی بکە؟ 10 زانیاریت لەبەردەستایە، یەکی 30-40 سانیە دەقەیەک خەیریکی بە، پاشان چی بکە؟ وازی لێبێنە وەرەوە جارێکی تر، وەرەوە جارێکی تر. یعنی تۆ لە جیاتی ئەوەی بۆ نمونە من 10 زانیاریە، لە جیاتی ئەوەی یەکی 1 دقەی پێبەی 10 دقەت بڕوا، یەکی 30 چرکەی پێبە 5 دقەتە ڕوا. بەڵام دوایی وەرەوە بگەڕێرەوە بۆی. کاتێک کە ئەگەڕیتەوە توانای وەرگرتنی زانیاری و جێگیربوونی زانیاریەکەت زۆر باشترە لەوەی بەسەر 1 دقەکەی بۆ دابنی. واتە ئێستا ئێمە 10 زانیاریمان هەیە، قەرار وایە هەر زانیاریەک 5 دقەی بۆ دابنی. باشە؟ واتە تۆ 50 دقە کاتە هەیە بۆ لەبەرکردنی 10 زانیاری. تۆ مەیە بڵێ بایەکی 5 دقەی بەمێ. ئەوە گەورەترین هەڵەیە و نیشانەی ئەوەیە کە تۆ نازانیت کە بەم شێوازە کاتەکەت ئەڕوا و زانیاریەکە جێگیر نابێت. بەڕێزان، بۆ لەبەرکردنی هەر زانیاریەک تکایە کاتی کەمی بەرێ، بۆ نمونە 10 زانیاریە، یەکی 30 چرکە، یەکی دقەیەکی بەرێ. دوایی وەرەوە بە تەئکید ئەم دەیە دوانسانێکیان خەزن بوو، بە تەئکید دوانیان دانەیەک. مەسەڵەن ئێستا ئەم 10 سلایدە چەند زانیاری گرتە خۆی؟ ئەم 10 سلایدە بەلایەنی کەمەوە یەکی 3 زانیاری تیا بوو، یعنی 30 زانیاری بووە. ئەم 30 زانیاریە بە سەریعی سیرکەی، دوایی بیتەوە جارێکی کە بە سەریعی سیرکەی، دوایی هەمتر بگەڕیتەوە، چییە بێت؟ زانیاریەکە دائنی ئەیهێنیتەوە. بەڕێزان تێبینێکتان پێڵێم، تکایە زۆر بەجددی لێم وەرگرن. لێرەوە زانیاری بنێری بۆ ناوەوە پێویست ناکە هەربینێری نا. واتە مەڵێ میزۆپۆتامیا پێویست ناکە یەک جار بڵێ میزۆپۆتامیا، جارێکی تر محاولە بکە لەو دیوە بێتەوە. جا ئێستا من ئەمێ تێتان گەێنم لەم دیوە بڕا بۆ ناو مێشک و لەو دیوە بێتەوە فەرقەکە چییە؟ ئەگەر من زانیاریەکەم هێنا بە دووبارەکردنەوە، بە نووسین، بە تەرکیز خستنە سەر، هەرچی یەکەم هەر لەم دیوە زانیاریەکان نێرم، بەڵام بە سەریعی بینێرە و وازی لێوێنە. دوایی کەیتەوە کاتێتەوە زانیاریەکە لەو دیوە بێنیتەوە، ئەگایەتەوە یان نایەتەوە، نەهاتەوە محاولەیەکی لەگەڵاکی، هاتەوە جێگیرە بێت. کەواتە شەڕی تۆ بۆ ئەوەیە زانیاریەکە لە ناو مێشکتەوە بگەڕێتەوە بۆ ناو دنیای ئاگایی، نەک هەر بینێریت. ئێستا ئەچمەوە سەر زانیاریەکان و من پێتان ئەڵێم تکایە ئەگەر ئەم دەرسە لەگەڵ من بە جددی لێم تێبگەن، دڵنیا بن ئەو خوێندکارە ئازیزانەی کە ئەم ساڵ پۆلی دوانزەن کاتێکی زۆرتان بۆ گەڕێتەوە و معلوماتەکانیش زۆر بە دەقیقی لەبەرەکە. بەس لەم قسەی من تێبگەن. من بۆ ڕۆژێ 2 ڕۆژ پێش ئیمتیحان فریا کەوتم دەرەجەی تەواو بێنم، ئەی بۆ جاران 1 ساڵ سەعیمانە کرد ڕامانە کرد بە دوایە نەمانەتوانین دەرەجەی باش بێنین؟ لەبەرەوەی من جاران چیم کردووە؟ جاران هەر زانیاریەکەم لێرەوە لە ناو شعور و ئاگاییەوە ناردوومە بۆ ناو مێشکە، هەر بینێرە لە ئیمتیحانە نایەتەوە. ئازیزان، وەکو قولاپێک وایە تۆ ڕێی لێ ئەگری بگەڕێتەوە. ئێستا سیخێک بێنە، ئەگەر بیکەی بە لەشی گیانەوەرێکە یا بیکەی بە پارچە گۆشتێکە، سیخێک ئەگەڕێتەوە بەس تیرێک ناگەڕێتەوە. تیرەکە بە باشی ئەڕوات بەس ناگەڕێتەوە، چکە لەو سەرۆ ئەڵقەیەکی هەیە نایەتەوە. لە یادگا نابێ وەکو ئەو تیرە بێت، لە یادگا ئەبێ وەکو سیخەکە وابێت، چکە لەو سەرۆ حسابە بێتەوە. بەڕێزان، تکایە ئەیڵێمەوە جارێکی تر، لێرەوە زانیاری کە ئەنێری بۆ مێشکت مەیە کاتەکەت بەمە بکوشیت، کاتەکەت بەوە بکوژە لەو سەرۆ بیهێنیتەوە. ئێستا چی بکەین؟ ئێستا لەبری ئەوەی ئێمە هەر بین ئەم زانیاریە لەبەرکەین، من کارتان پێم هەر کەسە و لای خۆی لە 0-0ەوە بۆ 0-9 لە وەرەقەیەکە
لە وەرەقەیەکە زانیاریەکە لە مێشتەوە بهێنەرەوە زۆربەتان ڕقتان لەمەیە بەڕێزان سیستمی خوێندن بە جۆرێکە خەڵک فێر نەکراوە مێشتی باش بەکاربێنێت واتە تۆ هەر پەلەی ئەوەتە زانیاری هەڵیتە ناو مێشکت کاتێک کە من زەمان نەبێ بگەڕێتەوە چی ئیسفادەیەکی ئەزان وەکو چی وایە وەکو ئەوە وایە تۆ پارە پیا بکەیت پارەکەت بخەیتە ناو شتێک زۆر زەحمەت بێ دوای بیهێنیتەوە بۆچی باشە بۆ نمونە دیواری ماڵەکەتان درزێکی تایە تۆ هەر جارێ پارە پەیاکەی ئەی خەیتە ناو ئەو درزە باشە سبەی مەگە خانووەکە بڕۆخێنی دەریوێنی یان لەوە چاسە مشکوی خوا کەواتە هەڵگرتنی پارە و هەداینەی نێتەوە بۆچی باشە ئێستا بۆ نمونە هیوا هەبووە لە زمانی کۆنا لیرەی کۆکردوێتەوە تەنانەت نەیهێشتووە ماڵ و مناڵەکەی بزان پارەکانی لەکوێیە زمانی کۆن چوون چیان کردووە شوێنێکی دیاری کردووە چاڵێکی هەڵکەندووە کوپێکی کۆپەڵەیەکی بردووە پارەکەی دێخستووە و سەری ناوەتەوە خۆی زانێتی لەکوێ بەڵام بەڕێزان هیوا هەبووە دوایی لە بیری چووە لەکوێ شاردوێتیەوە بۆچی باشە یعنی تۆ کەنزی دنیات هەبێ بیشاریتەوە بۆ نەدۆزرێتەوە بۆچی باشە کەواتە کاتێک کە تۆ گەنجینێک ئەشاریتەوە لە هەموو شتێک گرنگتر ئەوەی بزانین لەکوێ شاریتەوە بۆی دوایی بیهێنیتەوە معلومات کاتێ لە مێشتا دائەنی هەر بڕۆی بیخەیتە ناو مێشکت بەڕێزان با من شتێکتان پێ بڵێم مێشکی ئێمە بێخەم بن خۆی معلوماتەکە یەکسەر هەڵەلووشێت ئێمە کێشەی ئەوەمان نییە معلومات بخەینە مێشکمان کێشەی ئەوەمان هەیە معلوماتەکە لە مێشکمانە بهێنینەوە هیوادارم هەمووتان تێگەشت بن